دەچینە لای تەوەری کۆتایی و سێمی بەیانی کورسان نیوز. لە گەرمیان هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان هێزەکانی پاراستنی ئارامی و ئاسایش بە چڕی لێکۆڵینەوە لەگەڵ سەرپێچیکارانیان دەست پێ کردووە. ئێمە بۆی کە بزانین لەو ناوچەیە ئەم هەڵمەتە چۆن بەڕێوەچێەوە تا ئێستا چی کراوە لەو بارەوە، هاوکارمان شاخەوان محەممەد پامەری کورساد نیوز گفتوگۆیەکی لەو بارەوە ئامادە کردووە لەگەڵ مقدم عەبدوڕەحمان زەهایی و تەبێژی پۆلیسی دارەی گەرمیان با بینەری ئەو گفتوگۆیە بین. بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاوتان لێبێت. ماوەی چەند ڕۆژەکە لە سنووری دارەی گەرمیان دەستکراوە بە جێبەجێکردنی بڕیارێکی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دەست بەسەراگرتنی ئەو ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتان و یاخود جامیان ڕەشە لەگەڵ دەست بەسەراگرتنی چەکی بۆ بێمۆڵەت کە لەلایەن هاوڵاتیانەوە بە بێمۆڵەت هەڵگیراون. ئەم بڕیارە ماوەی چەند ڕۆژەکە لە سنوورەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ئێستا لە یەکێک لە شەقامەکانی ناوەندی قەزای کەلاری دەبینین هێزەکان بازگەی کاتیان داناوە و لێکۆڵینەوە لەو شۆفێرانە دەکەن کە دێنە ناو شاری کەلارەوە بزان سەرپێچی بڕیار و ڕێنمایەکانی جێگیری سەرۆکی حکوومەت کراوە یاخودنا. من بۆ گفتوگۆی ئەم بابەتە لە بەرنامەی بەیانی کورسات نیوز میوانداری بەڕێز مقدم عەبدوڕەحمان زەهایی و تەبێژی هاتوچۆی دارەی گەرمیانم کردووە. کاک عەبدوڕەحمان ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنن لە بەرنامەی بەیانی کورسات نیوز. پێمان بڵێ دەرەنجامی ئەو چەند ڕۆژەی کە ئێوە دەستان بە جێبەجێکردنی ئەو بڕیارە کردووە بەکوێ گەشتون، توانیوتانە بەسەر پرۆسەکەتا زاڵ بن و چ داتا و ئامارێک لایەوە هەیە لە ماوەی ئەم چەند ڕۆژێ؟ سڵاو بۆ بەڕێزێ، سڵاو بۆ بینەرانی بەڕێوزی و بەڕێز و خۆشەویست. ئێمە لە پاشەوەی کە هەڵمەتمان دەست پێ کرد بۆ دەست بە سەراگرتنی ئەو سێ FIA یا ئەو سێ گروپەی کە جەنابەت ئاماژەت بۆی کرد حەز ناکەم دووبارەی بکەمەوە. ئێمە پرۆسەکەمان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە ئەمنیەکانی سنوودی گەرمیان زۆر بە جوانی و بە باشی بەڕێوە ئەچێ. هەماهەنگێکی چاک لە نێوان هێزە ئەمنیەکاندا هەیە، تەفەهومێکی چاک و تێگەیشتنێک لایەن هاوڵاتیانەوە هەیە، چونکە ئەزانن لە کۆتاییدا هەر هەموو ئەمانە کە ئەکرێ لە پێناو سەلامەتی گیانی ئەوانە، لە پێناو پاراستنی گیان و سەر و ماڵ و حاڵی ئەوانە و هەروەها ئەتوانم بڵێم ئێمە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەم هەڵمەتە تەنها ئاگاداری خەڵکی ئەم سنوورەمان کردەوە، هەروەها ڕێنماییمان پێداون، ڕێنوێنیمان کردوون کە ئەو سێفیەیە قەدەغەیە و لی دوور بکەونەوە. هەروەها ئەتوانم ئاماژە بە داتاکانی ئەم چەند ڕۆژە بدەم وەکو وتم بەدەر لە یەکەم ڕۆژ کە ئاگادارمان کردوونەتەوە، ئەوش ئەوەیە کە 1150 ئۆتۆمبیلی جامڕەش و ئەوانش کە پەردە ئەبەسن ئەجراعاتی قانونیمان لەگەڵیان نەکردو لەم چەند ڕۆژە و هەروها توانیومانە وەکو وتم فۆکس ئەخێنە سەر ئەو سێ گروپە، بەڵام ئەجراعاتی ترمان کردووە لەگەڵ سەرپێچی کاران کە بریتی بووە لە 137 سەرپێچی تر. هەر هەموو ئەمانەی 137ەکە بۆ جەنابتانی باز دەکەم لەگەڵ بینەرانی بەڕێز و خۆشەویستە ئەوەیە کە هەنێ ئۆتۆمبیلێ فلاشەر ئەبەستێت. ئەم فلاشەرە بەڕاستی کە پێی ئەکات بە شەوان خەڵک وای زانیوە سیارەی هێزە ئەمنیەکانە، وای زانیوە سیارەی ئاگرکوژێنەوەیە، سیاری هاتوچۆی یا سیاری با بڵێ برایانی 104 واتە پۆلیس. هەروەها ئێمە ئەجراعاتی قانونیمان لەگەڵ ئەوانەی شەکردووە بەڕاستی و دواتر مخالفی تر هەبووە، سەرپێچی تر هەبووە، ئەجراعاتمان لەگەڵ ئەوانەیش کردووە. حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم لەم چەند ڕۆژە ئەتوانم بڵێم بە شێوازێک هەڵی بسەنگێنم کە زۆر سەرکەوتوانە بووە. ئەم بکەمە پرسیارێک هەڵسەنگاندنتان بۆم چەند ڕۆژە کردووە، یعنی پێتان وایەوە توانیوتانە لە ناو پرۆسەیەک سەرکەوتن بەدەست بێنن کە زۆر جار دەوترا ئەمە پرۆسەیەکی قورسە، وایە تا چەند خەڵکیش هاوکاری ئێوە بووە لە سەرخستنی پرۆسەکە؟ بە تەئکید پرۆسەکە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوانە بووە، ئەو هەنگاوەکە زۆر پۆزیتیڤ بووە، زۆر ئیجابی بووە، نەتایجەکانی باشن و هەروەها لە سنووری گەرمیان ئارامیەکی ئەو تۆ بەخۆی و ئەبینی. ئێستا بۆ خۆتان ببین بە چاوی کامیرەکەنتانەوە سیارەی با بڵێن بێڕەقەم نابینی، سیارەی ڕەقەمی سەختە نابینی، سیارەی بێسەرەتا نابینی، ماتۆڕی بێسەرەتا نابینی. ئاماژە بە شتێکیش بکەم لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 ئێمە ڕووداوەکانی هاتووە لەم سنوورە 150 ڕووداو بووە، 150کە 55 ڕووداوی ماتۆر سکل بە هەر 55 ئەم ماتۆر سکیلانە
بێسەرەتا بوون ئەتوانم بڵێم بە هاویشتنی ئەم هەنگاوە معالەجێکی باشی ئەو قەزەیەشمانە بۆ ئەکا کە ماتۆڕەکان بێسەرەتا بوون ئێستا نایەنبی لەسەر شەقاوبانەکان فەرتەناژ بە ماتۆڕەکانیان بکەن سەرکێشی پێ بکەن ئیهمال و تەهەوەری پێ بکەن یاوەکو شۆفێرەکانی ئستەحتاری پێوە بکەن. عەبدوڕەحمان مەسەلەن هەندێک خەڵک گلەیەوە کە ئەم بڕیارە بڕیارێکی گشتگیر نییە مەسەلەن چاوپۆشی لە هەندێک خەڵکە کرێت بۆ ئەمە یعنی ئێوە چه هەنگاوێکی ترتان ناوە ینی بۆی کۆتایی بەو گلەیانەش بێت زۆر جار دەڵێن سسنا بۆ هەندێک خەڵکراوە بۆ ئەمە ئێوە چ قسەیەکتان طبعا ئەم هەر هەموو ئەم بڕیارە پاڵپشت ئەبەستێ بە قانون و تعلیمات و ڕێنمایی قانونیش عام و مجەڕەدە گشتگیرە ئەم بڕیارە زۆر جار ئەوە ئەدرێ بە گوێ ئێمەیە کە لایەن هەنێ لە ئەعلامەکانە لەگەڵ ڕێزم بۆ باشەکانیان و هەروها لایەن کۆمەڵی خەڵک کە گوایە ئەم پرۆسەیە تەنها بۆ ئەڵێن جامڕەش زۆربەی هەرە زۆری هی مەسوولەکانە جا منیش بەو معتەیاتانەی خۆیانە ئەوە ئەڵێمەوە ئەگەر جامڕەش زۆربەی زۆری هی مەسئولەکان بێ ئەوەیە کە زۆربەی زەرەرەکانیش بەربرا مەسئولەکان ئەکەوێت واتە لە زۆر و لە کەم. ڕحمان بچینە نزیکترەوە دیمەنەکان ببینین گە زیاتر قسەمان بۆ بکەیت استجابەی هێزەکان لەگەڵ یەکتر چۆنە خۆتە زانێمە چەند هێزێکی جیاوازن و لەگەڵ یەک تێکەڵ کێش کراون بۆ سەرخستنی پرۆسەکە پێتان وایە یعنی هەموو هێزەکان هاوکاری یەکترن و هەماهەنگی زیاتر ئێوە دەتوانن کاری باشتر بکەن هێزەکان هەماهەنگی زۆر تەواو لە نێوانمانەیە هەر لەو ڕۆژەی کە ئەم بڕیارە دەرچوو ژووری ئۆپەراسیۆنمان لە ئیدارەی گەرمیان تەشکیل کرد بە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و ئامادەبوونی هەموو هێز و لایەن ئەمنیەکان دواتر ئەم ژووری ئۆپەراسیۆنە مقررێکی بۆ دانرا بۆی داتا و ئامارەکان کۆ بکاتەوە هەروەها تەنسیقێکی باشمان هەیە و تەوزیعی اختصاص و ئەدواریشمان کردووە وەکوچی بۆ گروپی یەکەم لەگەڵ گروپی دووهام واتە با بڵێن ئەو ئۆتۆمبیلانی کە سەرەتایان نییە و هەروەها ئەو سیارانی کە جامڕەش و پەردە ئەبەسن زیاتر اختصاصی ترافیکە و مرورە هەڵگرتنی چەک بەپێی و ئەو یاسانی کە ئاماژەم بۆ کرد پێشتر لە مقابلاتی تر لەگەڵ بەڕێستان بەپێی یاسای ژمارە 16 ساڵی 1993 بە 5 فەقەرە باس کراوە لە فەقەراتەکانی زیاتر ئەچێت ژێر اختصاص و ڕکێفی برایانی ئاسایش و پۆلیس بەڵام هەر هەمومان لە کۆتاییدا بۆ یەک هەتف و بۆ یەک ئامانجەواتە ئێمە هەماهەنگێکی تەواو و باش و چاک لە نێوانماندا هەیە تەفەهومێکی چاکش لەگەڵ خەڵکە هەیە خەڵک ئەزانێ لە کۆتاییدا ئەم قەزەیە بۆ سەلامەتی گیانی ئەوانە چۆن ئەوتێ سەیفتی فێرس سەلامەت و ئەوەلەن و هەروەها بۆ ئەوەی زیاتر ئێمە چاومان لە ڕوو ئەمنێکەش بێ وەکو وتمەکە ئەکەوێت ژێر اختصاصی برایانی ئاسایش و پۆلیسەوە عەبدوڕەحمانەم جراتان یاخودەم کارانەی کە لە ناو شارە کرێ پێتان وان نییە گەر لە بازگەکان تون و تۆڵتر بکرێن دەتوانن ئێوە ینی کاراسانی بۆ هێزانە ئەکرێت کە لە ناو سنتەری شارەکان بازگەیاندان بە تەکید وایە بە شێوازەی گشتی خۆ ئەبێ بازگەکان قایم بکەین بەڵام ئێستا هەر هەموو ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتایانە خۆ چۆنە لە بازگەکانیان تێپەڕاندوە لە ناو شاردان یعنی بە خەتی بازگەیان تێپەڕان و هاتوونەتە ناو شار بۆ یەبێ لە ناو شار سەرەتا کۆنتترۆلی ناو شار بکەین و پلانەکە هەیە و هەروەها بازگەکانیشمان دواتر قایم بکەین و نەهێڵن ئەم سیارانە جارێکی بتوانن بێنە ناو ئەم سنوورە و هەروەها ئاماژش بۆ ئەکەم ئێمە پێشتریش بازگەکانمان بەڕاستی دەوری خۆیانیان بینی و چەندین جار لایەن برایانی ئاسایشەوە ئەو ئۆتۆمیلانە بۆ ئێمە گیرا گرتویانە بۆ ئێمەیان نردووە لە ڕێگەی بەڕێزدادوەرەوە دانیشتوین لەگەڵ دادوەرە بەڕێزەکانی لێکۆڵینەوەی ئەم سنوورە ئەوانیش بە جوانی بەڕاستی ئیستیجابەیان زۆر باشە و هەروەها ئەمەوێ ئەوش بڵێم کە کارمەندانی ئێمە ئەفسەرانی ئێمە زۆر پش و درێژن زۆر بە جوانی خاڵ و برگەکانی ئەم دەست پێشخەریە بەجێ دێنن کۆتاپرسیارم بە شێوەیەکی گشتگیری تێکەڵ یەکەم یەک هەر لە کۆتاپرسیارە هاوڵاتی خۆتەزانیم ناوچی خۆمان هاوسنوورە لەگەڵ ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و هاتوچووێکی زۆریش لە نێوان دانیشتوانی ئەم ناوچانەیە لەوانەیە هاوڵاتیە کە خەڵکی خانەقین بێ یا جەلەولا بێ یا شوێنێکی تر بێ ئاگداری ئەم ڕێنمایانە ئێوە نەبێت لەوانەیە بکەوێتە بازەکانی ئێوە ئیجراعاتکردن لەگەڵ ئەم خەڵکانە چۆنە و خاڵێکی تریش بازگەکان چۆن دابش کراون سنتەری شار ینی دابشکاری ئەرک و بەرپرسیارەتی هێزەکان لە ناو شارە واتە ڕۆژانە ئێوە دەتوانن چەند بازگە لە ناو شارەکان دابنن بۆ سەرخستنی پلانەکەتان پرسیارێکی هەرە جوانە طبعا مەبدەئێکی قانونیمانەیە ئەڵێ عدەمە الاعتیذار بجەهالەت القانون واتە هیچ بیانوویەک نییە بە جێبەجێکردنی یاسا بە هەبوونی یاسا
ئەم یاسای لای ئەوانیش نافذ المەفعولە ساری المەفعولە ئەو یاسایی کە لای ئێمەیە مادەی 12 یاسای ژمارە 86 ساڵی 2004 ئاسڵەن سەرەتا لای ئەوانەوە بۆ ئێمە هات واتە ئەو خەڵقی ئەوێش بۆ خۆیان چاک ئەزانن گوزەرکردنی ئۆتۆمبیل لەسەر شەقام و بانەکانی ئێمە بەبێ ئەوەی سەرەتای هەبێت مخالفی قانونەوە دەبێت دەستی بەسەردا بگیرێ ئەمە یەک دوو سەبارەت بە با بڵێن جامڕەش و ئەوانە دیسان ئێمە پرۆسیجەرێکی تر با بڵێن تەدابیری احترازیەکی ترمان کردبوو ئەوش چ بوو یەکەم ڕۆژ ئاگاداری هەمویانمان کردەوە بۆیە هەمووی ئاگادارە ئەوەی عوزرە هێنێتەوە بەڕاستی عوزرەکەی جێی قبول نییە بەڵێ کاک عەبدوڕەحمان ئێمە کۆتایی بە گفتوگۆکەمان تێرین ئەگەر دوا پەیام و دوا قسەی تۆ و زیاتر ڕێنماییکردنی شۆفێران و هاوڵاتیان بۆم پرۆسەی کە دەستان پێکردو وەڵاهی من داوام لە خەڵکی بە شەرەفی گەرمیان هەیە کە با بڵێن پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن کاری هاتوچۆ هەروە کارێکی ئاسان نییە کاری هاتوچۆ من هەمیشە ئاڵێم ڕەبتی مباشری بە مان و نەمانی ئێمەوە هەیە هەر هەمومان بۆ هەروەها بۆ ئەوەی دوور بین لە محاسبات و مساءلاتی قانونی تووشی دادگا و پۆلیس و داعوا و ئەو شتانە نەین و هەروەها تووشی زەرەری مادی نەین هەم خۆمان هەم شەقاموبانەکانمان احتیمالەیە شۆفێرێک لە یەک مخالەفە پێکدادان ئەنجام بدا لەگەڵ ترافیکێکە پارەیەکی زۆری تێبچە دوای هەر هەموو یشکێ بەسەر خۆیەوە داواش لە خەڵکەکەم کە پاڵپشت و پشتیوانی ئەم بڕیار و ئەم هەنگاوە بن لەبەر ئەوە لە کۆتاییدا بۆ خزمەتی ئەوانە چۆن سەرەتا ئاماژەم پێی کرد کە ئەوان ئەڵێن زۆربەی هەرە زۆری جامڕەشەکان هی برامەسئولەکانە بۆیە زۆربەی هەرە زۆری زەرەرەکان بەر ئەوانەکەوێ لە کەم و لە زۆر زۆر سپاس بۆ مقدم عەبدوڕەحمان زاوی و تەبێژی بەڕێبەراتی پۆلیسی هاتوچۆی دارە گەرمیان بەڵێەوە گفتوگۆکەی ئێمە بوو لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی دەست بەسەراگرتنی چەکی بێمەڵەت هەروەها دەستگیرکردنی ئەو کەسانەی کە پێشێلی ڕێنمایەکانەکەن کە ئۆتۆمبیلەکانیان جامی ڕەشە یاخود ئۆتۆمبیلی بێسەرەتان وەک وتەبێژی هاتوچۆی دارەی گەرمیان باس کرد پرۆسەکەیان لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا سەرکەوتنی باشی بەدەستهێناوە و هاوڵاتیان و شۆفێرانیش هاوکار و پشتیوانی ئەو هێزن کە لە شوێنە جیاجەکانی سنتەری شارەکان و بازگەکان دابەشکراوە.